لە ڕۆژی پرۆژەی هاوکاریکردنی کەمەندامانی بۆردومانەکانی ئیسرائیل کە بەسەر خەڵکی غەزەیە نابوو کە هاوکاریکردنی 100 کەسی کەمەندامان کرد کە هەرێکێ تووشی میحنەتێک و چیرۆشیشی ناخەژێن بوون. دیارە لەوێت چاومان بە کاک دکتۆر معتەسم کرد کە دکتۆر بوو لە مستەشفا شیفا وەلەو کاتەیە کە هۆکاری پێکانەکەی و هۆکاری لە دەستدانی چاوی خێزانیشی کە باس کردومان ئەلحەمدولیلا وەسپاس بۆ خوای گەورە کە ڤیدۆکەمان بڵاو کردەوە کە ئێمە وەکو ئەم ستافێ بەڕێزی کە لە مستر بووین ئیستیجابەمان نەبوو و خەڵکی کوردستان خەڵکی خێرخواز خەڵکی خێرەومەند پەیوەندیان پێمانەوە کرد کە ئێمە ڕاستەوخۆ هاوکاری کار دکتۆر معتەسم بکەین بۆی ئیزنمان لە بەڕێزی وەرگرت لەگەڵ خێزانیا سوپاس بۆخوا میوانداریمانیان کرد و ئێمە ئێستا لە ماڵی ئەوانی و پێمان خۆش بوو ئەو هاوکاری لەلایەن بەڕێز کاک عەبدولحەمیدەوە کە تەلەفۆنم بۆ کرا بیگەینە دەستی ئێستا لێرە بە ڕاستەوخۆی بیگەینە دەستی و داواکاری لە هەموو خێرخوازان لە کوردستان لە دەروی کوردستان کاتێک ئێمە ئاڵین بەخشین پردێشی متمانێ لە بینی ئێمە و هەژارانە لە بینی ئێمە و خەڵکانی خاوەن پێداویستیە ئەمە پردەکەی کە ئێمە بەبێ بەزیادەوە بە هەوڵێکی زیاتریشەوە متمانەی خۆمان نەگەینە جێ خۆی و ئینشەڵڵا بینە جێگەی متمانەیان.